تماشاوان رزدار افدم و باش و هیویا دمین خوش و سلامت بود خاصین. اس نظیر کادانید گل و دما بو پیشکش کرنا خلک کادیش برنامه کردی. جر ناو نیشانین کردستان دولتا نشتیمانی. مدوید بپرسین واتاو رامانا چمک نشتیمانی چیه؟ هر اوسا مدوید بپرسین پیوندی چت نافبرا دولتو نشتیمان. چوا دستور ادبیتا یارمتی دارو هاروکارو بنیاتنر بو آواکرنا دولتا نشتیمانی. چوا سر دریت گل قوناغا پیش نویسینا دستور دولتا کردستان بکن. هر اوسا مدوید بپرسین چپی دویل سر حزبا جبو درست کرنا دولتا نشتیمانی. پیوندیا دولتا نشتیمانی اپرابردوی سیاسی و چتشتو چوایا. مرجن دامزراندنا دولتا نشتیمانی چنه؟ افرسیاره و چندین پرسیارن دیتر دهین آراسته کرند که وانه وی خلکه دا بزور برس ما مستعبد الرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جناب سیدایت کهیم خیر بی سرچا ماستا سلام بی امسال دست بی که مدوید بپرسین دور عنوان وی خلکه واتاو رامانا چمک دولتا نشتیمانی چیو چه رامانک بو هیا؟ بله ساڵانێکی زۆرە جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کەوا بڵێن ئێمە دەوڵەتمان ئەوێ بەڵام دەوڵەتەکە ناوی دەوڵەتی کوردستان بێ بە هەڵە لێرە و لەوێ مەسەن زۆر جار گوتراوە دەوڵەتی کوردی و هەوڵمانداوە ئەو چەمکە ڕاستکەینەوە چونکە ئێمە دەوڵەتمان دروست نەکردو یا دروست ناکەین بۆ کورد بەڵکو بۆ کوردستان جیاوازیەکەش ئەچێتەوە سەر حاڵەتی ئەم دەوڵەتی کە پێی دەگوترێت نیشتیمان زۆرێک لەو چەمکانی کە سەرەتاکانی دەگەڕێتەوە بۆ ئەوروپا و ئەمریکا دوای وڵاتە عەرەبیەکان پێشی کورد تەرجەمەیان کردووە بۆ زمانی عەرەبی ئێمەش لە عەرەبیەکە تەرجەمەمان کرد بۆ زمانی کوردی لێرە تووشی هەڵەبووینە یەکێ لەو چەمکانە کە وەبزەم جارێک ئاماژەمان پێکرد ئەم بابەتەیە یعنی وەختێک ئەوان گوتیان ناشنال سێکیوریتی عەرەب تەرجمەی کرد بۆ ئەلئەمن القەومی کە ئەو کردی بە ئەمنی قەومی ئێمەش لە عەرەبی تەرجمەمان کرد گوتمان ئاسایشی نەتەوەیی لە کاتێک ناشنال سێکیوریتی ئاسایشی نیشتیمانی بوو ئێمە بە هەڵە لە عەرەبیەکە تەرجمەمان کرد مەسەلەن دەڵێن ناشنال ستەیت عرب ترجمەی کرد بۆ الدولة القومية ئێمەش لەو وەرمانگرت گوتمان دەوڵەتی نەتەوەیی لە کاتێکان ناشنال ستیت دەوڵەتی نیشتیمانی بوو لە ئەساسەکەیەوە کەواتە ئەمە زۆر جار پێمان دەڵێ بۆ ئەوەی تووشی هەڵە نەبین نابێت لە زمانی دووەمەوە ئێمە شت وەرگین لە زمانی یەکەم وەریگرین باشە کەواتە لەم حاڵەتەدا ئێمە کە باس لە دەوڵەتێکەکەی ناوی دەوڵەتی کوردستان بێ کەواتە باس لە دەوڵەتێکی نیشتیمانی دەکەین ئەم دەوڵەتە نیشتیمانیە دەگەڕێتەوە بۆ حاڵەتێکە ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان ئێمە کورد و تورک و فارس و عەرەب و هەموو ئەمانە دوو قوتابخانە هەیە بڕوانە ساڵی 2001 لە مانگی 3 هەتا مانگی 9 دەکاتە 6 مانگ وەنیە لەو 6 مانگە من چوومە دەورەیەک کە NED کردیەوە National Endowment for Democracy ئەمریکەکان لە هەولێر کردیانەوە لە شوێنی زانکۆی کوردستانی ئێستا دوو محازرمان هەبوو دکتۆر فالح عەبدولجەبار و دکتۆر سەعاد ئەسکەندەر بوو ئەم بابەتانیان پێگوتینەوە یەکێ لەو بابەتە گرنگانەی کە سوودم لێ وەرگرت لە 2001 لە دەورەیە بینیومە ئەم بابەتە بوو ئەوان گوتیان دوو چەمک هەیە یەکێکیان تێگەشتنی با بڵێن قوتابخانەی ئەڵمانی بۆ نەتەوایەتی دووەمیان قوتابخانەی فەڕەنسی قوتابخانەی ئەڵمانی لە سەردەمی بسمارک و ئەو شێوازە کە هاتووە باس لەوە دەکا دەوڵەتی نەتەوە بەمانای ئەوە دێکە ئێمە لە خوێنایەکین ئێمە لە ڕەگەز و نەژادایەکین ئێمە لە زمانایەکین لە ئاینایەکین لە مەزەبایەکین ئەم شێوازە چەمکە شێوازێکی نەتەوەییە ئەم شێوازە نەتەوەییە ئەڵمانی مسمارکی وا لێ کرد کە دوای هیتلەر خراپ سوودی لێوەرگرێ و نەتەوایەتی بۆ شێوازێکی نەژادپەرستی بەکارهێنا عەرەبیش هەر بەم شێوازە حزبی بەعەز بەکاری هێنا ئەتاتورکیش بەم شێوازە فارسیش بەم شێوازە ئێمەش تا ڕادەیەک چەمکی نەتەوایەتیمان لەو شێوازە وەرگرت کورد چێیە کورد ئەو کەسەیەکەوە هەمان زمان و هەمان مەزهب و هەمان نەتۆ ئەو چەمکی فەڕەنسی دەڵێن نە نیشتیمان لە پێشدایە یعنی تێگەشتنی فەڕەنسی قوتابخانەی فەڕەنسی بۆ نەتەوایی دەڵێن نیشتیمانمان هەیە و پێکەوە ژیانی هاوبەش ینی لەو نیشتیمانەدا چێ ڕازیە لەو نیشتیمانە بژی و هاو نیشتیمانی بێ و خۆی بە هاو نیشتیمانی ئەو نیشتیمان و دەوڵەتە بزانێ ئیدی ئەوە لەگەڵ تۆدا وەکتێک پێی دەگوترێ فەڕەنسی بەڵام نابێتە کەمتر خەمبی هەمبەر لایەنی دین کوردی غێر کوردستان نە لە بڕوانە ئێستا چی ئێستا ئێمە کاڵێن دەوڵەتی کوردستان دروست دەکەین بۆ نمونەیەک پێ بڵێم یعنی کەسێکی ئوردونی دەڵێ ڕێگەیاندۆ دەڵێ من یەکەم کەسم ئامادەم لەو دەوڵەتە کوردستانە بژیم بمە هاوڵاتی ئەو دەوڵەتە بوو بەچی بوو بە هاوڵاتی کەواتە ئەوەی کورد بێ عەرەب بێ تورکمان بێ کلدان سریان ئاشووری بێ
ئیدی هەر نەتەوەیەکی دیکە بێت لەگەڵ ئێمەدا ئامادە بێت لەم دەوڵەتی کوردستانە بژێ ئەبێ وەکو هاوڵاتی تەماشایکی کەواتە ئێستا ئەبینی ئێمە کاتێککە باسی دەوڵەتەکەین اینجا تێگەیشتین کە ئەبێت دەوڵەتی کوردستان بێ ئەبێت دەوڵەتی نیشتیمانی بێ ئەبێ نەتەوایەتی و تێگەشتنیشمان بۆ چەمکی نەتەوایەتی لە چەند ساڵی ڕابردوو هەتا ئێستا لە قوتابخانە ئەڵمانیەکە ژیاوین ئێمە ئەبێ باز دەینەوە قوتابخانە فەڕەنسیەکە ئەمجا تێبگەین کە دەوڵات بریتە لەو شوێنەی کە تیایدا کۆمەڵە کەسێک رازین ئارەزوومەندانە خۆیان بە هاوڵاتی و هاونیشتیمانی ئەو دەوڵەتە بزانن تۆزانی من کوردم بینیوە ینی ئەڵێ من کوردستانیم سیمیناری پێشکەش کردووە منیش جۆم لێگرتووە ئەو ئەڵێ کوردیش نازانم من بە زمانی عەرەبی قساکەم بەڵام ئەمە چی ئەمە کەواتە قوتابخانە فەڕەنسیەکە پێمان دەڵێ قەومیەت ئیختیارە خۆت بڕیارە دەی تۆ بڕیارە دەی ئیدی ئەو دەرەچی لەو قوتابخانە زۆر لێکراوەی ئەڵمانیەکە بە زۆر تۆ بکە بە شێوازێکی نەژاد پەرستی بە قوتابخانە فەڕەنسیەکە تۆکە بە کەسێکی ئینسان دۆست ئێمە ئارەزوومەندانین لە وڵاتەتە ئیسا ئەو هەموو نەتەوە جیاوازانی لە فەڕەنسا دەژین مسلمان بن هەر ئاینێکی تر بن ناسنامە و ڕەگەزنامەی ئەڵمانیان هەیە کەواتە ئەمە لە ڕاستیدا ئەمان باتەوە سەر ئەو حاڵەتەی کە ئێمە دەوڵەتی نیشتیمانی دەوڵەتی کوردستان دەوڵەتێکی نیشتیمانیە ئەم دەوڵەتە نیشتیمانیە هاوڵاتی تێدایە هاونیشتیمانی تێدایە ئەم هاونیشتیمانیەش مانای وایە ئەم نیشتیمانە تایبەتمەندەکانی خۆی لە چوارشین بزانین چه پەیوەندیت ناوبەرات دەوڵەت و نیشتیمانیدا هەیە پرسیارێکی باشە کەواتە لێرە قسەیەک دێتە ئاراوە دەڵێن خۆ زۆر شوێن هەیە دەوڵەتی هەیە بەڵام ئەو دەوڵەتە نیشتیمان نییە بەمانایەکی تر دەڵێن هەموو نیشتیمانێک لەوەیە وەکو تۆ دەوڵەتێک بێ بۆ تۆ بەڵام هەموو دەوڵەتێک نیشتیمان نییە کام دەوڵەت نیشتیمان نییە هەر هاوڵاتیەک لەو دەوڵەتە ڕازی نەبێ و بەجێی بێڵێ و بچێت لە شوێنێکی تر بژی ئەو شوێنە نیشتیمانی ئەوە بڕوانە ئێستاکا بینی عێراق دەوڵەتە لە 1932 عێراق دەوڵەتە بۆچی عێراقیەکان کۆچ دەکەن دەچن بۆ ئەوروپا دەڵێن ئەوە دەوڵەتمانە بەس نیشتیمانی من نییە چونکە مافی ئەمەی تێدا نەپارێزراوە بڕوانە ئەفغانستان دەوڵەتە بەڵام نیشتیمان نییە بۆ چونکە هاوڵاتی تایدا بە جیاوازیەکانە و ناتوانێت بژێ بە مافەکانی خۆی ناتوانێت بژێ هەر لێرێ ئێمە لەم سەروبەندە ئێستا قساکەین باسی بۆرما هاتوتە پێش یعنی بۆرما مەسەلەن دەوڵەتە بەڵام ئەم بۆرمایە نەیتوانیوە کەمینەکانیش وا لێ بکات کە ئەو شوێنە بە نیشتیمانی خۆیان بزانن مافیان لەوێدا هەبێ ناسنامە و ڕەگەزنامەی ئەوەیان هەبێ لە کاتێکە هەموو وڵاتێکی ئەوروپی بە شێوازە قوتابخانە فەڕەنسیەکە دەڵێت تۆ هەر ڕەگەزێکی هەر ئاینێکی مادام ڕازیت لەم نیشتیمانە بژی تۆ هاو نیشتیمانی منی کەواتە ئەو قوربانیدان و ئەو ماندووبوون و یا بە بڵێم ئەو کوشتارگەی ئەمڕۆ ئێستا خەڵک زۆر پێوەی خەریکە کە باسی بۆرمایە ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ بۆرما دەوڵەتە بەڵام نیشتیمان نییە بۆ هەموو هاو نیشتیمانەکانی کەواتە ئێمە لێرەدا ئێمەی کورد بۆچی ئێستا داوای مافی بڕیاردانی چارە نووسەکەین بۆچی ئەمانەوێت دەوڵەت دروستکەین چونکە عێراق دەوڵەتە بەڵام نیشتیمان نییە بۆ ئێمە شتێکی بۆ ئێمە تێدا نەبووە ئێمە هەست ناکەین کە نیشتیمانی ئێرین هەر ئەمەیە پێمان دەڵێ ئەمەی کە ئێستا بۆ خۆمانمان پێخۆشە ئەبێنێتەوە یەکگرتوەکان و وڵاتانی زلهێزی دنیا ئاوا ئامادە بن ئەم سنوورانی دنیا دەستکاری بکەن یعنی قەیچێکە با مسلمانە یان هەر ڕۆهینگای پێڵێن هەر نەژادێکە با 2 ملیۆن کەس بێ بە ئەوش لە سنووری خۆیدا دەوڵەتێکی هەبێ ینی چ گرفتێکە کەواتە لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێ لەکوێ تا خەڵکانێک دەژین ناویان بیدونە بیدون یعنی هیچ ناسنامەیەکیان پێ نادەن ئەو کوێت وڵاتە کەواتە ئەو بیدونە جاری وهەیە دەبێتە ئەندام ینی دەبێتە یاریزانی تیپی نیشتیمانی کوێت بیدونی تایە بەس هەر چۆن لە پاسپۆرتێکی موقتی بۆکەن بۆ ئەوی بۆ یاریەکان بەشداری بکە بەڵام هاوڵاتی ئەو وڵاتە نییە کورد لە سووریا ناسنامەی نییە حکوومەت و ڕژێمی ئەسەد ناسنامی بە کورد نەداوە کەواتە کورد لە وڵاتێکدا دەژێ سووریا دەوڵەتە بەڵام بۆ کورد نەبووتە نیشتیمان کەواتە ئەم مافەیەکە ئێستا کە ئێمە هەوڵی بۆ دەین وڵێن لە 25 نۆدا پێویستە بچینە سندوقی دەنگدان و لە ڕیفرۆندەم باسی بەڵێ بکەین بۆ ئەوەی دەوڵەتی کوردستان دروست بێ هەر ئەمەیە ئێمەی کورد پێمان خۆشە هەموو وڵاتان و هەموو گەلانی ژێردەست ئەو مافەیان هەبێ بۆ ئەوەی ڕزگاریان بێ مامۆستا بەسی گەلێکە چاو ساوە کردوەکو بۆرماکە ئەڕۆ زۆربەی تۆڕێت کۆمەڵاتی بەحسا وێپرسێتکەن مدوێت وێپرسێ بپرسین مامۆستا و بیتن مشکی گەلێک بسلمانەشدا دروست ببیتن کە بژنێت سەردەمێکێدا خودی تەعالا هەمبەر ڕۆخاندنا کەعبێ طير الأبابيل هنارتينا داكو دفاع الفي كعبة بكن بلام تمام دم دا أفرو بسلمان سوريال كردستان العراق بونونا مقصدا من يان چندين ولاتين ديكيد بسلماني بغير حق يتهيتا كشتن
ئەری بۆچی تەدەخڵە خودی دوێ چەندی دانیە یانجی بووندێک سەبەبێتی زەڤڕی ڕاستە خوا سبحانەوە تەعالا وەڵامی مسلمانانێکی داوەتەوە پێشی ئێمە و لە ئێمە چاکتریش ئەوە لەما ئەصابەتکم مصیبەة قد أصبتم مثليها قلتم أن هذا قل هو من عند أنفسكم يعني خدا بە ئێمە دەڵێ ئێوەم دروست کرد لەسەر ئەم خاکە من ئەم سنوورانم نەکێشاوە زلهێزەکان و ئەنجامی شەڕەکان کەواتە خدا ئەم ئەرزەی بە ئێمەدا فەرمووی وەستەعمەرەکم فیها ئێمە ئەو ڕۆڵە خدا داوێتی بە خۆمان دەبێت چاکیکەین کەواتە کاری ئێمە بۆی ئەڵەن عیبادەت مەفهومێکی شامیلە عیبادەت تەنها نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوەنی ئەوە بنەماکانە بوونیە ئیسلام و عەلا خەمسین یعنی ئەو پێنجە بەس کۆڵەکەکانە ئیسلام لەسەر پێنجەکەدا ئەو نییە ئێمە ئێستاکە دەبێ خدا دەوڵەت بۆ ئێمە دروست ناکە خدا دەڵێ ئێوەش وەکو خەڵکی دی هەوڵ بدەن دەوڵەت بۆ خۆتان دروستکەن ئەبێ ئەم هەوڵە مرۆڤ بیدە بەدوێت بزانین مامۆستا چاوە دەستور ئەدبیتە یارمەتی دەر و هاروکارژ بوو بنیاتنان و ئاواکردنا دەوڵەتەکان نیشتیمانی ڕاستە هەموو وڵاتێک کە دروست بێ ببێ دەوڵەت هەموو دەوڵەتێک کە دروست دەبێت دەستورێک ئەگە بیانە دەوڵەتێکی نیشتیمانی بێ ئەبێت دەستورێکی هەبێ دەستور بریتە لە کۆی هەموو ئەو بەهایانەی کە لەو نیشتیمانەدا هەیە ئەو بەها و قیەمانی کە لەو نیشتیمانە ئەو بنەمایانەی کە لەو نیشتیمانەدا هەیە لە ڕووی نەژادی لە ڕووی پێکاتە مرۆیەکانی لە ڕووی ئاینەکانی لە ڕووی ئاینزاکانی ئەبێ هەمووی ڕەچاو بکرێ لەو دەستورەدا بە شێوازێکی جوان جێگەی بکرێتەوە اینجا سیستەمی حکومڕانی لەو وڵاتەدا چۆنە دامەزراوە نیشتیمانیەکان لەو وڵاتەدا چۆنن اینجا پەیوەندی نێوان ئەم دامەزراوە نیشتیمانیانە چۆنن اینجا دەبێ دامەزراوە نیشتیمانیەکان بێنە جیاکردنەوە ینی پەرلەمانت کاری خۆی دەکا حکوومەت کاری خۆی دەکا قەزا کاری خۆی دەکا دەسەڵاتی چوارەم کاری خۆی دەکا هەموو ئەمانە دەبێت ڕێک بخرێ کەواتە دەستور لە ڕاستیدا بۆ دوو شت دادەنرێ یەکەمیان بۆ ئەوە دادەنرێ کە پارێزگاری بکە لە مافی مرۆڤەکان دەستور پەیوەندی نێوان دەوڵەت و تاکەکان دیاری ئەکا وەکو شارەزایانی بواری دەستور دەڵێن ئەم دەستورە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤە بەگشتی لەو دەوڵەتەدا دوو ئەم دەستورە بۆ پاراستنی کەمینەکانە یان پێکهاتەکانە لە چی لە دەسەڵاتی دەسەڵات بۆ ئەوەی کە دەسەڵات نەتوانێت دەستی واڵا نەبێ بیان کوژێ لەو وڵاتانێکەوە کار بە دەستور ناکرێت یاخود دەستورێکی چۆن ئەڵێ درۆینەی تێدایە ئەبینی ئەو ڕژێمانەی کە تۆ باست کرد زیانەگەێنن بە خەڵکەکە لەبەر دەستورکەی دادەنرێ بۆچی دادەنرێ دەستور لە سەرەتادا بۆ ئەوە دادەنرێ بە پلەی یەکەم پەیوەندی نێوان تاک و دەوڵەت دیاریکە مافی ئینسانەکان بپارێزێ پێکاتەکانیش لە دەسەڵاتی دەسەڵات و دەوڵەت بپارێزێ بۆ ئەوەی نێنە قڕکردن خاڵی دووەم کەی دەستوردا ئەمرێ دەستور کاتێدا ئەنرێ کە تۆ سربەخۆی وەربگری کاتێک کە سربەخۆی وەردەگری دەوڵەتێکی تازە دامەزرێنی ئەبێت تۆ دەستورێکت هەبێ بۆ ئەو دەوڵەتە یان لە حاڵەتێکدا کە وڵات سیستەمەکەی دەگۆڕێ چۆن ڕژێمی سەدام نەما سیستەمێکی تازە هات دەبێت تۆ دەستورێکی تازە دابدەیت یان جاری وایە خلافات دروست دەبێت لە نێوان پێکاتەکانە خلافات دروست دەبێت ئەو کاتەش پێویستیمان بەوە هەیە سەر لە نوێ یان هەمواری بکەنەوە یاخود دەستورێکی نوێ دابنێنەوە جا نەوعی ئەم دەستورە دوو جۆرە نەوعێکیان ئەوەیە دەستورێکی نووسراومان هەیە دەستورێکە نووسراوەتەوە بە جۆرێک نووسراوەتەوە کە هەموارکردن و تعدیلکردنی شتیایدا زەحمەت بێ دەستورێکیشمان هەیە نەنووسراوەتەوە دەستورێک هەیە نووسراوەتەوە بە یەک دەفعە یەک جار دانیشتونە لە لیژنەیەک و نووسیویانەتەوە خراوەتە دەنگدان و ئیدی کاری پێ دەکەن دەستوریش هەیە بە شێوازی دەفعات بێژنەوی دەستور هەکردن پێی دەڵێن دەستور جاندون و نەمانێ دەڵێن کامی باشە دەڵێن مەسەلە کامی باش و ئەوە نیە دەستور هەیە شکلی باشە فۆرمەکەی و شکلەکەی باشە مەزمونەکەی ناوەڕۆکەکەی خراپە ئەڵێن چی ئەڵێن خۆ ئەو سووریایە دەستوری هەیە ئەو سووریایە دەستوری هەیە لە ڕووی شکلەوە دەستورێکی سووەری دەستوری ڕژیمە بەحس دەستور هەبوو دەستوری هەبوو دەستورەکە بە یەک دەفعە دادەنێ زۆر جوانە لە ڕووی شکل بەس لە ڕووی مەزمون دیکتاتۆریە بەریتانیا دەستوری نییە بە مەکتوب بەریتانیا ئیسرائیل دەستوری نییە بە نووسراو بەڵام بە چۆن دەڵێن بنەماکانی پرەنسیپی دەستوری هەیە کەڵەکە دەبێت ساڵ لە دوای ساڵ کۆمەڵ بۆ لەسەر یەک هەموو دەیزانن چییە و نەهاتۆتە نووسینش کەواتە تعدیلکردن و دەستکاریکردنیشی جارێکی دیکە ئاسانە کەواتە ئێمە چی بکەین باشە لەم حاڵەتە گرنگە ئەبێ ئێمە نمونە جوانەکان وەربگرین مامۆستا نموزەجین جوان لە سەرتانسەری جیهانت بیتن بەرچاف هەبن یعنی بێنە بەرچافکردن چ نمونەکە بەرچاف هەیە مفایلی وەربگرین ڕاستە لە ئەو دەوڵەتانەی کە پێشی ئێمە دەستوریان داناوە زۆر گرنگە سوودیان لێ وەربگرین نابێ ئێمە بڵین
ئەو شتە هی وڵاتێکی ترە دینیان جیاوازە چۆن ئەڵێ نە ئەبێ ئیسیفادە لەو شتانە بکەین ئێمە ئەمانە سەعومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بە یەکێ لەو کەسانە بووە کە زۆر کە لە دەوڵەتدا سێری کردووە دیوانی جوند هی فارسە وەری گرتووە سێری کردو بەعنای وەزارەتی دیفاع سێری کردووە مەسەلەن دیوانی بەیت المال شتێک هەیە لەوێ ئەمان نیانە وەری گرتووە کەواتە ئەو قسەی ڕاستە کە چۆن دەڵێ حکمت شتێکە لە هەموو دنیادا بوونی هەیە مسلمان لە هەر شوە حکمتێکی جوانی بینی شتێکی جوانی بینی وەریگرێ پێشترە چونکە ئێمە ئێستا کە دەبینین وڵاتانێکی زۆر بە ڕووی کردداری پێشی ئێمە کەوتون خەڵکی ئێمە هەمووی ناڵێ عدالەت هەیە لە ئەوروپا ێکەواتە دەستورەکەیان باشە کەواتە بنەما فکرەکانیان باشە بۆ وەری نەگرین من نمونەیەکت پێ دەڵێم ئێستا تۆ کەسایەتێکی ئیسلامی دەبینی چەند ساڵە باسی ئیسلام دەکات وەکو فتحوڵا جولەن باشە فتحوڵا جولەن ئەوە چەند ساڵە لە ئەمریکایە وانە لە سایتێکی چۆن دەڵێ ئەمریکی هەیە بە ناوی NPR سایتی NPR لە ڕۆژی 12/7 12/7 ینی بەری مانگوشتێک فتحوڵا جولەن مقابلەی کردووە لەگەڵ سایتی NPR ئەمریکی لە 12/7 لی دەپرسن ئەگەر بەدەستی تۆ بێ بۆ تورکیا چ دەستوردانێنی دەڵێت دەستوری ئەمریکا وەکو خۆی وەردەگرم لە تورکیا جێبەجێ في دەمەیدا تەسادم تعارض دروست نابێت گەل ئاینەی ئیسلام تەماشاکە دەڵێ ئەم دەستورە 300 ملیۆن ئەمریکی ئیسیفادەی لێ دەکات دەڵێ منی مسلمان لەگەڵ چەندین ملیۆن مسلمان لەم وڵاتە ئەو مافەی هەمانە لە وڵاتی خۆمان نیمانە کە دەڵێ ئەو عەدالەتەی خوددا دەیەوێ ئەو عەدالەتەی ئەو ئازادیەی کە خوددا دەیەوێ لەم دەستورە ئەمریکی هەیە دەڵێ کەواتە ئەمە کارێکی بەشەریە کارێکی مرۆییە عەدالەتمان بۆ فەراهەم دەکات دەڵێ دەمەوێ بەدەستی من بێ لە سایتی NPR 12/7 دەڵێ ئەم دەستورە من داوا دەکەم لە تورکیا جێبەجێ بەڵام وەستا وەک ڕووی مەدەنی ممکنە مرۆڤ مفایلی وەربگریتە بەڵام وەک ڕووی ئایدۆلۆژی و فکری و ئیسلامی لە دەستورە ئەو بابەتانە نییە نابێ بۆ چونکە تۆ یەکەم دەستورێک ئێمە دیبێتمان نووسرابێ پێغەمبەر نووسیوەتەوە درودی خوای لەسەر ئەو دەستوری دینی بۆیە پێغەمبەر نه بۆ چونکە لە دەستوری پێغەمبەریش هەر دەستوری مەدەنیە ئەو شارەی پێغەمبەر بۆی دەچێت درودی خوای لەسەر ناوی یەثریبە ناوێکی جوان نییە پێغەمبەر دەیگۆڕێ بە ئەلمەدینە خۆی بۆ خۆی ئەو بمانەی دەستوری مەدەنیە بۆچی چونکە پێغەمبەر لەو دەستورە نووسیوەتی درودی خوای لەسەر للمسلمینە دینهم ولليهود دینهم ئەی لە کاری ڕۆژانە و هاونیشتیمانی بوونە وئین یەهود بەنی عەوف ئومەة مع المؤمنین هەموو بەیەک دیتە ئەوانە هەموو دنیا ئیسیفادەی لێ کردووە بەس خۆمان نازانین ئیسیفادە بکەین هەروەسە مامۆستا دەبێتن چاوە بزانین دەستور ئەدبیتە یارمەتیدەر و هاروکار بۆ بنیاتنانە دەوڵەتەکان نیشتیمانی ڕاستە با بچینەوە لای هەندێک کەسی شارەزا لەم بوارە ینی ئێمە لە ڕاستیدا ئەگە بچینە لای کەسانی شارەزا لەم بوارە کەسێکمان هەیە بە ناوی لۆرەنس لۆوێل لۆرەنس لۆوێل سەرۆکی زانکۆی هاروارد بووە سەرۆکی زانکۆی هاروارد بووە لە ساڵی 1909 هەتا 1933 یعنی نزیکەی 24 ساڵ نزیکەی چارەگە سەدەیەک ڕوبع قەرن لۆرەنس لۆوێل سەرۆکی زانکۆی هاروارد بووە ئەم دەڵێ چۆن دەتوانین لە سایەی دەستوردا وڵاتی ژوا لێ بکەین کە دەوڵەتێکی نیشتیمانی دروست بێ هەتا دەڵێ ئەو کات دەتوانین ئێمە وا بکەین کە حیزب دەوڵەتێکا دەستور هەبێ دیموکراسی هەیە حیزبی سیاسی هەیە چۆن وا بکەین حیزبە سیاسیەکان پەیوەندیان باش بێ لە ڕێگەی دەستورەوە ئێستا ئێمە لە کوردستاندا لە خۆمانەوە کۆمەڵە ناوێکمان بۆ حیزب داناوە دەڵێن حیزبە عیلمانیەکان دەڵێن حیزبە ئیسلامیەکان ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی شەڕە ئەمە خۆی چونکە تۆ بە ئایدۆلۆژی جات کردەوە لە کاتێکدا تەماشای ئەڵمانیا دەکەی بەڵام واقع داوەسانینە دووبەرە منە تەماشا دەکەی لە ئەڵمانیا ئەو دووبەرەیە دروست نەبووە لە ئەڵمانیا ئەوە چەندین ساڵە یەک لە دوای یەک ئازاترین و باشترین سەرۆکێک لە دنیا ئەنگیلا مێرکڵە حیزبەکەی ئەو ناوی الحزب الدیموقراتی المەسیحی وانە بەس ئەوان ناڵن ئێمە ینی ناڵن ئێمە حزبێکی دیکەش هەیە لەوێ لەگەڵ ئەما لە حکم بەشداری دەکا الحزب الاجتماعي المەسیحی اینجا ئەوی تر چییە الحزب الاشتراكي الديمقراطي ئەوانە خۆیان نەکردووە بە دووبارە دەڵێن ئێمە هەمومان لە چوارچێوەی دەستوردا هەمومان حیزبی وەکو یەک حیزبین هەر کەسە بیر و بۆچوونی خۆی هەیە بەڵام ئەو حیزبێک کە ناوی دیموقراتی مەسیحیە مانیعی نییە ئافرەتێک بەبێ سەرپۆشی سەرۆکی بێ دەبینی چۆنە یعنی ئازادی هەیە مەبەستم چی بوو مەبەستم
هەر کەس بۆ دابشکردنی حیزبەکان ئێستا من بە چه حیزبێک بڵێم لیبرارە بە چه حیزبێک بڵێم کۆنزەرڤیتیڤە ینی حیزبێکی پایرەزگارە محافظە بە چه حیزبێک بڵێم پێشکەوتن خوازە بە چه حیزبێک بڵێم باگراوندی حزبی ئاتا کەواتە ئێمە لای خۆمان حیزب ئەتوانێت ناوێت لە خۆی بنێ بڵێ حیزبەکەی من پێشکەوتن خوازە ئەمە پێوە نییە ئەمە بەڕغبەتی خۆیەتی چۆن ناو لە مناڵەکەت دەنێ ئێستا ئەتوانی حیزبێک ناو بنێ حیزبی هیوە حیزبێک ناو بنێ حیزبی ئاسۆ ئەو بەدەستی خۆتە بەس ئەم حیزبە ئەبێ بە پێی بەرنامە و بە پێی دەستور ئێمە جای بکەینەوە پۆڵێنی بکەین ئێستا نمونەیەک پێ دەڵێم لۆرەنس لۆوێل سەرۆکی زانکۆی هارڤارد لە 1909 تا 1933 چی دەڵێ ئەگەر دەستورمان نووسی بە شێوازی دیموکراسی دەنگی بۆ داخەڵک ئەو کاتە دەڵێن حیزبێک هەر حیزبێکی سیاسی بەو دەستورە ڕازیت باسی چیەکە باسی ڕەزامەندی و هەموارکردنەکە ڕازیبوون و تعدیلکردن ڕازیبوون و گۆڕانکاری ئەڵە چی دەڵێ هەر حیزبێک بەو دەستورە ڕازی بوو کە دەنگمان بۆدا لە هەمان کاتیشدا ئەو حیزبە دەڵێ من بەم دەستورە ڕازیم بەڵام لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگەدا حەزەکەم هەموارکردنی تێدا بکەین دەڵێ هەر حیزبێک وا بڵێ ئەو حیزبە لیبرالە دەڵێ هەر حیزبێک بڵێ من بەم دەستورە ڕازیم بەم دەستورە ڕازیم بەڵام حەز دەکەم یەک خاڵی نەیەتە گۆڕی حەز دەکەم هەوڵ دەدەم بەردەوام حیزبی من هەوڵ دەدا بەم دەستورە ڕازیم هەوڵیش دەدەم هیچ خاڵێک نەیەتە گۆڕی بەم حیزبە دەڵێن حیزبی کۆنزەرڤیتیڤ بێ دەڵێن حیزبی پارێزگار دەڵێ حیزبێک دەڵێ من ڕازی نیم بەم دەستورە من ڕازی نیم بەم دەستورە ئێستا میلەت دەنگی بۆدا بەڵام حیزبەکەی من بەم دەستورە ڕازی نییە چش دەکەم هەوڵیش دەدەم لە داهاتوو لە هەر دەنگدانێکە بیگۆڕم پێی ڕازی نیم و هەوڵیش دەدەم بیگۆڕم بەم حیزبە دەڵێن حیزبی تەقەدومی پێ دەڵێن حیزبی پێشکەوتن خواست حیزبێک دەڵێ چەند حیزبێکی دی دەڵێن بەم دەستورە ڕازی نین کە دەنجی بۆ درا ئێمە حیزبەکەی ئێمە بەم دەستورە ڕازی نین هەوڵیش نادەین بیگۆڕین بە هەر وەکو خۆی بێ بەم حیزبە دەڵێن ڕەجعی دەڵێن حیزبێکی کۆنخواز دیتەکەواتە ئەم حاڵەتە چی بوو پێوەرەکە پێوەرێکەیە ڕازیبوون بە دەستور و تعدیلکردنەکەی ئەگەر ئێمە دەستورمان هەبێ و پێوەری سەرۆکی زانکۆی هارڤارد وەرگرین ڕزگارمان دەبێت لە چی ڕزگارمان دەبێت لە ناو و ناتۆرەی چی یعنی دینی و دووبەری ئەلمانی و ئیسلامی مامۆستای بەرز مەدوێت بزانین چ پێتەویە لەسەر حیزبên سیاسی یەن هەرێما کوردستانی ku bi rivê pêngava hebe çina janavê amajê pê didin سێ خاڵی سەرەکی یەکەم ئەوەی حیزب چێ بەڕاستی ئەڵێن پێناسی حیزب لە کوردستاندا خەریکە جیاواز بێ لە پێناسە زانستیەکەی حیزب بریتە لە کۆمەڵە کەسێکی خۆ ڕێک خستوو دایانەوێ بگەن بە دەسەڵات بۆ جێبەجێکردنی بەرنمەیەکی سیاسی کەواتە کۆمەڵە کەسێکن خۆیان ڕێک خستووە تەنزیم کردووە ئامانجیان گەیشتنە بە دەسەڵات بۆ لەبەر ئەوەی بەرنمەیەکی سیاسیان هەیە جێبەجێکن لای ئێمە خەریکە تێکچێت خەریکە بێتە بە کۆمەڵە کەسێکی خۆڕێک خستوو کار دەکەن بە بەرنمەیەکی سیاسی بۆ گەیشتن بە دەسەڵات ینی ئامانجەکە گەیشتن بە دەسەڵات لە کاتێکا گەیشتن بە دەسەڵات دەبێ هۆکار بێ میکانزم بێ بۆ ئەوی بەرنمەیەکت هەبێ کەواتە زۆر گرنگە لە کوردستاندا حیزبەکان بەم پێناسە زانستی کە لە زانستە سیاسەکانە ئەخمرێ و ئێمە لەوانمان بیستووە حیزب ئاوایە دوو زۆر گرنگە حیزب بۆ ئەوەی ئمە دەوڵەتی کوردستان دروست ناکەین ئەم دەوڵەتە نیشتیمانی نییە دەبێ حیزب جابێ لە جەمعیە دەبێ حیزب ئەندامێتی تایدا کراوە بێ ئەرێ بۆ نیشتیمان هەموو ئاینێک و هەموو ئاینزایەک و هەموو کەسێک ڕازی بووە لەم نیشتیمانە بژێ هاوڵاتی و هاو نیشتیمانی نییە پێغەمبەر درودی خوای لەسەر وای نەگوت کەوای لێها دەبێ حیزب ئەندامەکانی تەنها یەک دین نەبن حیزبی سیاسی نابێ بڵێ من ئەندامەکانم ئەبێ یەک دین بن یەک مەزهب بن ئەو کاتە هەموو حیزبێکی دینی ئەبێ بە حیزبێکی تائیفی دیت چی لێ دێ کەواتە ئەوەی حیزبی دروست کردووە دەبێ هەموو ئەندامێک وەرگری وڵاتت پێشکەفتی دەمامۆستا حیزبên دینی نینە ئەوکو گوتم من ناڵێ حیزبی مێرکەل دامی دیموکراتی مەسیحینی تۆ دەتوانی ببی بە ئەندام تێدا تۆ دەتوانی ببی بە ئەندامی سەرکردایەتی تێدا تۆ دەتوانی ببی بە وەزیر تێدا ئاسایە هەبن بەڵام بێت vekirîtir ڕاستە کەواتە ئێمە لە کوردستاندا ئەومان پێویستە ئەبێ ئەحزاب کراوە بێ یعنی حیزبێک نابێت تەنها بۆ کورد بێ ئەم قسەی بەس بۆ ئیسلامیەکان نییە بۆ هەمویانە حیزبێک بڵێ من بەس کورد وەرەگرم ئەوە نە حیزبی نیشتیمانیە حیزبێک بڵێ من بەس بۆ عەرەب نە حیزبی نیشتیمانی حیزبێکەڵە بەس ئەندامەکانم تورکمانە ئەوە نە حیزبی نیشتیمانیە چونکە دوای کە دەنگی پێدەدەم دەگاتە دەسەڵات ئەبێ ئیش بۆ هەمومان بکە ئەبێ ئیش بۆ هەمومان بکە دەستوری پێغەمبەر درودی خوای لەسەر ئیشی بۆ هەمووان دەکرد حەقی نییە چێ موسڵمانە چیە جوۆ ئەوەیە کەواتە لێرە جارێکی تر ئەم خاڵە زۆر گرنگە ئەماژەی پێ بکەین
کە دەوڵەتی کوردستان دەوڵەتی نیشتیمانیە ئەبێ حیزبەکانیش خۆیان ڕێکخەنەوە حیزبەکانی کوردستان دەبێ خۆیان ڕێکخەنەوە ببنە حیزبێکی کراوە ئەندامێتی تایدا ئەوە نەبێکە سربەچی دینێکی سربەچی نەتەوەیەکی ئەبێ ئەوەش چارەسەر بکەن دەمان برف vê pêngava serbixwebîna Kurdistanê Çîn mamosta û wekû canavê te zor car amajeş dawê çendê ke Kurdistan ya pêk hatiye çend hizbeka eger ev hizbe et kirawayî nebin an vekirî nebin wekû canavê te amajê pê ditin ev nabîte xaleka me tirsiyê bû serbixwebîna Kurdistanê بەدڵنیایی چونکە ئێمە لە دنیادا یەکێک لەو خاڵانی کە دەوڵەتانی زلهێزی دنیا یارمەتیمان دەدەن وەکو گوتم ئەم فرەیە ئەم فرە ڕەنگەیە کە لە کوردستاندا هەیە کەواتە حیزب بۆ خۆی ئایدیایەکی تایبەتی هەیە قەینا بەڵام نابێ حیزب بۆ یەک نەتەوە بێ نابێ حیزبێک بۆ یەک دین بێ نابێ حیزبێک بۆ یەک مەزەبێ ئەگەر وا بکەین چ دەبێ ئەو کاتە تۆ نابیتە هاوڵاتی لە وڵاتەدا نابیتە هاوڵاتی وەکو گوتم ئێستاکە تۆ ئەوتە لە ئێران ئەڵێ دەستور ڕێگە نادا سونیەک ببێ بە وەزیر بەڵام لە ئەمریکا دەبی بە وەزیر وانە کەواتە ئەمە هەڵەیەکی گەورەی Niha mamost emniyet qonaqekê dadborîn pêşî nivîsîna destûrê dewleta Kurdistanê çi pêtiviye bihête encamdan چوار خاڵی چارێکی گرنگە خاڵی یەکەم ئەوەیە کە بەڕاستی پەلە نەکەین وەکو عێراقمان لێ نییە پەلە نەکەین لە نووسینەوەی دەستور بە عەجەلە بڵێن یەڵە با دەستورێ بنووسین چونکە ئەو کات دەستور یاسانیە بە ئاسانی بێتە گۆڕین لە پەرلەمان وەکو گوتم دەستور دەستکاریکردنی دەوێت ئێستا ئەو دەستورەی کە لە عێراق نووسیومانە ئەبینی کورد پێ ڕازی نییە خۆشی بەشداری تیا کردووە شیعەش پێ ڕازی نییە سوننەش پێی ڕازی نییە بەس وەرە تۆ دەستکاری بکە دەڵێ دەبێ بچیت ئەم دەستورە لە پەرلەمانە زۆرینەی ڕەها قبول بکاتە بێتە تعدیلکردن تعدیلەکان هەموو بکرێ پەرلەمان بە زۆرینەی ڕەها قبولی بکە اینجا بیخەیتەوە دەنگدان بەو مەرجەی دوو لەسەر سێی دەنگدەری سێ پارێزگا دژی نەبێ ئەمە معنی ئیجماعی دەبێت کەواتە ئەم دەستورە زۆر چۆنە لە سەڵت زۆر پتەوە بە نوعێک نووسراوە دەستکاری ناکرێت ئەمە نابێ وابێ بەو دەرەجێش مەبەستم چی بوو ئێمە لەم قۆناغەدا کە ئێستا باز لە دەوڵەتی کوردستان دەکەین زۆر گرنگە ئاگداری ئەوە بین کە دەستور گرنگە بەڵام پەلە لێکردنیشی و زوو کوڵاندنی و بە پەلە نووسینی دەستور هەڵەیەکی گەورەیە دوو زۆر گرنگە کاتێکە لیژنەدا ئەنێن بۆ نووسینەوەی دەستور دەبێت تۆ ئینسانی گەورەی خاوەن بڕوانامەی دەستوری دەرەکی و ناوەکی لێکۆ بکەیتەوە لای ئێمە دەڵێن چەند حیزب لە کوردستانێ دەڵێن ئەوەندە حیزب هەر حیزبێ نوێنەرێک دەنێرێ لە لیژنەی دەستور ئەوانە لە دەستور لەگەڵ مەرجە مختصیش بن ئەوانە لە دەستور نازانن لەگەڵ ڕێزمە منیش نایزانم من ناچمە لیژنەی دەستوری من نایزانم ئاوا دەڵم کە 40 ساڵە دەخوێنمەوە دەستور دەبێت کەسانی فەتاحیلی پێ دەڵێن کەسانێک کە پێی دەگوترێ لە فقی دەستوری شەهادەیان هەیە و خیبرەشیان هەیە دەستوری ئەمریکا کە پیاوێکی وەک فەتحڵڵا جوولەن دەڵێ دەیکەم بە دەستوری تورکیا ئەوەندە گرنگە ئەو دەستورە ئابائی مؤسسین باوکانی دامەزرێنەر ئەوانیان نووسیوەتەوە دەستور گاڵتە نییە لەبەر ئەوە کە لیژنە بۆ نووسینەوەی دەستوردا ئەنرێ لە هەر حیزبێ نەفەرێک بانگەکەن و بێتە نوێنەری ئەو حیزبە و شەڕیانە بێ و ئەوڵێ عیلمانی و ئەوڵێ ئیسلامی ئەوە هەڵەیەکی گەورەیە دەبێت زۆر ئاگداری بین اینجا دەستور نابێ بە شێوازێک بنووسرێ تەفریق بکرێ لە محتەواکەی ینی چۆن ئێستا دەستوری عێراقی بە جۆرە نووسراوە ئەڵێ هیچ یاسایەک نابێ بێتە دانان لە عێراقدا پێچەوانی سەوابیتی شریعەت بێ تۆ ئیسلامی دڵت خۆشە دەڵێ وەڵام ئەگەر ڕخسەت بیتن دل سەروی خاڵی پتر درێژە پێدانێ دەینێ بەڵام دەمێ ناوبڕێکی هاتی بینێن ڕێزدار پشتی ناوبڕەکە کورد دهێنە خزمەتەوەیان ڕێزدار گەلمە بمینە بینەران دووبارە سڵاف پرسیارمە بوو مامۆستای بەڕێز ئەوە بوو ئەم نهات قۆناغێکێدا دەرباز بین قۆناغا پێش نووسینا دەستوری بوو دەستوری بوو دەوڵەتە کوردستانی مامۆستا چەند ئاخرتنێک مابوون درێژە پێدانێت گوتم خاڵی یەکەم زۆر گرنگە دەستور بەقەد ئەوەی گرنگە ئەبێ پەلەش نەکەی لە نووسینەوەیدا دوای تووشی هەڵە دەبی وەکو دەستوری عێراقمان لێ خاڵی دووەم دەبێ کەسانی پسپۆڕی ورد لە بواری دەستوردا بەشدار بن لە نووسینەوەی دەستوردا نەک نوێنەری حیزب و حیزب و بەو شێوازانەی کە تا ئێستا پیادەمان کردووە اینجا بێت دەستور لە محتەواکەی و لە ناوەڕۆکەکەی خاڵی نەکەیتەوە چۆن دەڵێن دەستوری عێراقی لایەنەکانی هەمووی ڕازی کردووە بەڵام محتەواکەی خاڵیە دەڵێن چۆن دەڵێن نووسیوێتی هیچ یاسایەک لە عێراق نایەتە پەسەندکردن پێچەوانە بێت لەگەڵ نەگۆڕەکانی ئیسلامدا دڵی ئیسلامیەکەی خۆش کردووە لەو لاش دەڵێ
هیچ یاسایەک نایەتە پەسەندکردن پێچەوانە بێت لەگەڵ بنەماکانی دیموکراسی زۆر هەفتژن لەگەڵ یەکدا بۆ هیچ دروست نابێت لە ئەنجام دەکەواتە خاڵی کۆتایی لەم بابەتە ئەوەیە ئاگادار بین بەڵێنی گەورە نەدەین بەڵێنی زۆر گەورە نەدەین کە لە دەستوردا جێگەی نەبێتەوە ئەمەش زۆر گرنگە جۆر لەبەر هۆکاری سیاسی زۆر جار ئەو بوارانە ئەو مەسائلانە دەکرێت بەڵێنی زۆر گەورە دەدرێت کە دوای ناتوانێت جێبەجێ بکرێت ئەوانە هەمووی گرنگن لە دەستور سربەخویە هەرێمە کوردستانی مامۆستا یا ڕێژەیە یانجی ڕەهاییە دەمەتێتە بەحسکردن ڕاستە بەدڵنیایی دەڵێن ئەم بابەتانە ڕێژەیە چۆن بابەتێکەیە کتێبێک لەم بوارە نووسراوە بە ناوی سێکتاریانیزیشن ینی بە مانایەکی چی یعنی بە تائیفەکردنی کۆمەڵگە یعنی نمونەیەک پێ بڵێم نمونە وەکو نمونە دەڵێن ئەم ناکۆچیانەی لە نێو کۆمەڵگا ئیسلامیەکان و کۆمەڵگا مسلمان نشینەکاندا هەیە ئایا ئەمە بەڕاستی هەمیشەیە یان قابلی چارە سەرکردنە یان دەستکردە هێشتا بەڵێ وازحنە ینی چۆن ئێمە تیت کرۆزمان هەیە سەناتۆرێکی ئەمریکی تیت کرۆزمان هەیە نمونەیەکە هێنێتەوە تیت کرۆز سەناتۆری ئەمریکی دەڵێ پێم وایە لە دوای وفاتی پێغەمبەرەوە سونە و شیعە شەڕیانە یعنی چی دەڵێ کە ئەنەو ئەم مەسەلەیە کۆتایی پێنایە هەروە دەبێت ئەمە چ قوتابخانەیە مە قوتابخانەی هەیە قوتابخانەیەک پێی دەوترێ قوتابخانەی هەمیشەیی یعنی قوتابخانەیەک پێی وایە ئەو ململانیە ئەو شەڕە تائیفیەی لە نێوان پێکاتەکانی نێو کۆمەڵگەیەکدا هەیە دەڵێ هەتا هەروە دەبێ و عقیدەیە ئەمە بۆتە عقیدە لە نێوانیانە و چارەسەر ناکات بڕیارێکە پێشوەختەیە بڕیارێکی پێشوەختە ئێمە ئەم قسەی لە عێراقدا هەستی پێ دەکەین هەستی پێ دەکەین ئێستا عێراق بەپێی یاسای پشوە ڕسمیەکان ئەوێ یاسای پشوە ڕسمیەکان دابنێ عوتڵەی ڕسمی ڕێک ناکەون ئەو دەڵێ ڕۆژی غەدیر دەبێ عوتڵە بێ ئەو دەڵێ ڕۆژی یادی لەدایکبوونی ئیمامی عەلی دەبێ عوتڵە بێ ئەو دەڵێ ئەبوو بەکری سدیق مثلا ڕۆژی سەقیفە vê xaڵە çev pişegel Kurdistanê heye ئەمە کێشەیەکمان بۆ دروست دەکات کە ئێمە دەڵێن کێشەکەمان نەتەوایەتیە ئێمە حەقمان نییە بۆ مەسەلانەوە هەر ڕۆژێک دانن کێشەمان نیە ئێمە نەورۆزمان هەیە جەژی نەتەوەی گەلی کوردستانە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرمان هەیە درودی خۆی لەسەر کە شیعە و سونە نییە شتێکی گشتیە ئەمە کوردە ئەمە تێگەشتنی کوردانەیە بۆ ئاین و جوانە مەدرسەی دووەم قوتابخانەی دووەم دەڵێ ئەم کێشە و ئەم ئاڵۆزی و ناکۆچیە ئاینی و مەزهەبیانە سیاسیە دەڵێن سیاسیەکان دروستی دەکەن ئەو قسەیش تا ڕادەیەک ئەو قوتابخانە قسەکەی ڕاستە لە عێراقدا سونە و شیعە هەبوو لە بەری سەدان ساڵ پێی دەڵێن مەزهەبیەت ئاینیە مشکلە نییە ئەو شافعی حتا لە بینی سونە یەک شافعی یەک حەنەفیە هیچ مشکلە نییە بەس ئەگەر دەوڵەت بێ و سەرۆکی دەوڵەت بڵێ من شافعیم و ئەوەی حەنەفی بێ واوا لێ دەکەم ئەوەش بوو بە کێشە کەواتە تائیفیەت مۆرکێکی سیاسی هەیە مەزهەبیەت مۆرکێکی ئاینی هەیە لێگەڕی خەڵک بۆ خۆی چ مەزهەبیەکە لە نێو وڵاتانی پێشکەوتو ئەو هەیە گرفت نییە بەس ئەگەر بێت و سیاسەکان مەزهەبێک تەبەنی بکەن کێشە دروست دەبێت وەکو حکوومەتی ئێستای عێراق ناچارە حکوومەتێکی شیعەیە ئێران حکوومەتێکی شیعەیە لە ناو شیعەکەش داوایە سعودیە دەوڵەتێکی مەزهەبیە ئەمانە ئێمە نامانەوە کوردستان ئەم شێوازە بێ کوردستان دەبێت شێوازێکی مۆدێرن بێت دەوڵەتێکی نیشتیمانی کوردستانی بێ شێوازێکی تر هەیە دەڵێن قوتابخانەیەکی دی هەیە دەڵێ ئەمە دێتە گۆڕین چۆن ئەو قسەیەش ڕاستی هەیە شیعە و سونە لە بەغدا یەک ناکوژن مزگەوتی یەک ناسووتێنن هاتوونەتە کوردستان لە 2023ەوە لێرە کوردستانی ئەف دیاردە نەمایە نییە هەر ئەوان لێرە ئەو مشکلیان نییە کەواتە دەڵێن ئێمە یەک دەنگ شقارتەمان هەیە داگیرساوە خەتەرە بیکەیتە ناو یەک بەرمیل بارود دەتەقێ نفسی شقارتە داگیرسێنە بیکە ناو یەک بەرمیل ئاو دەکوژێتەوە کەواتە دەڵێن شقارتەکە هەر نفسی شقارتەیە داگیرساوە نفسی تەڵە شقارتە داگیرساوە بەس لەناو بەرمیلی ئاو دەکوژێ لەناو بەرمیلی بارود دەتەقێ کەواتە چونکە کوردستان ئەو بەرمیلە ئاوەیە ئەو ناکۆچیانە دەکوژێنێتەوە ئەوە حتا مسلمانی توندڕە و دژبەیەک دەچنە ئەوروپا لە ئەوروپا ئەو مشکلیان لەبیر دەچێت کەواتە ئەبێ دەوڵەتی نیشتیمانی کار بکە لە پێناوی ئەوەی کە ئەم شتانە نەیە مانگە هەشتا مامۆستا کە دەمە بەحسی سربەخوا کوردستانی هاتیەکردن زۆر نەڕازی بین لێرە وێری داخلی و خارجی مەیا هەی و مەلبەرگ و هاتکەویتن مەدوێت لێرە بپرسین مامۆستا هیچ دەوڵەتێک سەرتانسەری جیهانی هەبوویە سربەخوا خو ڕاگەهان بیتیان بەحسا ڕیفراندۆمی کردبیتن ئەو گۆڵۆپێت کەسێک بۆ هات بنە هەلکردنش هەمی تەرەفێکیوە نه یانجی کوردستان بتنی وەک نمونەیە بەڵێ ڕاستە ینی هەموو ئەم بابەتانە کە تەماشای وڵاتان بکەین ینی ساڵانێکی زۆری ویستووە ژێر بەژێر تۆ هاوکێشە سیاسەکان دەخوێنیتەوە گوتمان ئێستا تۆ بڕوانیت پێشی جەنگی یەکەمی جیهانی ژمارەی دەوڵەتەکان زۆر کەم بوونە زمانی عوسبەت العومە دوای
جەنگی دووەمی جیهان دەوڵەتەکان هەر زیاد دەکەن، دوای نەمانی بلۆکی ڕۆژهەڵات هەر زیاد دەکەن 1993 دەوڵەتی دان پێنراو لەنەوە یەکگرتوەکانەوە نییە کەواتەمە لە ڕاستیدا چی بە تۆ دەڵێ پێت دەڵێت دەوڵەت لە زیادبوونە. سەبەب چییە لە زیادبوونە؟ سەبەب ئەوەیە کە لە ڕاستیدا گەلان لەگەڵ یەکدا هەڵناکەن پێکەوە ناژین ناتوانن بژین لەبەر ئەوە ئەم ئینسانە پێویستە ئەو مافی بدرێتێ ئەو مافەش دەبێ هەوڵی بۆ بدەین. سەدان هەمی دەوڵەتێکی سەر بخوا خوڕاگەهان بیت ئاریشە و ناکۆکی دروست بووینە خارجی و دەرەوە باڵێ ڕاستە ئەوە شەروایە یعنی کە دەوڵەت ڕادەگەێنی لەگەڵیش بێگومان ئاریشە دروست دەبێت ئێسمە باشووری سوودانمان هەیە باشووری سوودانمان هەیە لە دوای ڕاگەیانەکەی جەنگی ناوخۆی تێدای کەواتە ئەویش ڕوودەدا ئەوانە هەمووی ممکنە ڕوودا بەڵام گرنگ لە ڕاگەیاندنی دەوڵەت دروستکردنی پەرژینە دروستکردنی پەرژینە ئەو پەرژینەی کە بە دەوری خانۆکەی خۆت دروستی دەکەی بەلای کەمەوە وا دێ دەکات لە دەرەوە هێرشت نەکرێت هەر ڤیکیوانی دما سەمەد بێ بپرسین دەوڵەتە نیشتیمانی چاوە سەرەدەریە و مامڵێ ئەدیگەل جوداهیên ناوبەرە هەفوڵاتیادا بکەتن ڕاستە گرنگە باسی جیاوازی بکە و جیاکاری نەکە جیاوازی تەنەوعە یعنی دەوڵەتی نیشتیمانی ڕازیە بە تەنەوع ڕازیە تۆ کوردبی عەرەبی تورکمانبی ئاشووری کلدان سریانبی ڕازیە لەو هەشت ئاینەوی کە لە هەرێمی کوردستاندا یاسای بۆ دەرچووە ڕازیە لەو پێنج زمانەبی کە بێ پێی یاسای ژمارە 6 یاسای زمانەکان لە هەرێمی کوردستان پەسەندە ئەمە شتێکی جوانە و لە هەموو دنیاشەیە یعنی 15-20 کەس لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی ئەوروپی کۆ بکەیتەوە بە زمانی خۆی دەخوێنێ دەبینی کەچی تۆ 10 ملیۆنی لە وڵاتانی ترا کوردی ڕێگەت پێ نادەن بە زمانی خۆت بخوێنی ئەمە جیاوازیە لە دەوڵەتی نیشتیمانی جیاوازی قبوڵە جیاکاری نەمەقبولە جیاکاری عەرەب پێی دەڵێ تەمیز ئینگلیز پێی دەڵێ دیسکریمینیشن یعنی تۆ لەبەر ئەوەی کوردی ئەو پۆستە بۆ تۆ نیە لەبەر ئەوەی کوردی بە زمانی خۆت نابێ بخوێنی لەبەر ئەوەی کوردی ئەو شولە ئەو کارە هاتا دەڵێ لە سووریا خزمەتی سەربازیشت پێ ناکەم تۆ نیشتیمانی ئەمە بەس لێرە زۆری و کەمی ڕوڵی خونیە مامۆستا نابێ بۆ نمونە دەمام کوردستانی بەحسا دەستوریت ڕاستە زۆری نامە موسڵمان دەڵێن زۆرینەی مەقبول زۆرینەی قبولکراو لە دەوڵەتی نیشتیمانی زۆرینەی پەرلەمانیە زۆرینەی پەرلەمانی دێتە گۆڕین ئەمڕۆ حیزبێک یان بەرەیەک لە نێو پەرلەمان زۆرینەیە بەویتر دەڵێن کەمینە زۆرینە و کەمینە لە دەوڵەتی نیشتیمانی دەبێت بەس لە پەرلەمان بێتە باسکردن ئێمە زۆرینەین تۆ کەمینەی ئەوەی کە بەژمارە لە نێو کۆمەڵگا بە نەگۆڕی و بە سابیتی هەر زۆرە و هەر ئەو پێ نابێت زۆرینە و کەمینە من چی بکەم ینی سەر لە عێراقدا ئەو مشکلەی مەیە لە عێراقدا تا 100 ساڵی دیکە ئێمە هەر ئینتیخاب بکەین لەبەر ئەوەی شیعە زۆرینەن ئەوە پێی دەوترێت زۆرینەی سابت هەر ئەوان سەرۆگۆزیران دەبن قەت تۆ نابی لە دەوڵەتی دیموکراسی دەڵێ ئەوە نەزۆرینەیە ئەو زۆرینە چ بکەین نایەتە گۆڕین یعنی کورد هەر کەمینەیە لە عێراقدا سونەش هەر کەمینەیە لە کوردستانە زۆرینە بەس کورد بێ هەر کورد بێ هەر سەرۆگۆزیران دەبێت کورد بێ ئەوە هەڵەیە دەوڵەتی نیشتیمانی دەکرێت سەرۆگۆزیران لە کوردستاندا سبەی عەرەب بێت تورکمان بێ کوردیش بێ مشکلە نییە کەواتە قەزمەوە بوو زۆرینە دەبێت بۆ پەرلەمان بەکاربهێنرێ و کەمینە نابێ بۆ نەتەوە وەکە دیار مامۆستا مەجودایی هەنە ئەرێنی و مەجودایی هەنە نەرێنی ڕاست حکوومەت چاوە سەرەدەری گەلوان هەردوو جۆرە جوداهیان بکات ڕاستە یعنی ئەرێنی و نەرێنەکە لەوەدا دەردەکەوێت کە لە ڕاستیدا ئەرێنەکەەوە بوو کە باسم کرد پێی دەگوترێت تەنەوع پێی دەگوترێت جیاوازی ئەوی دیکە پێی دەگوترێت دیسکریمینیشن پێی دەگوترێت وەکو گوتم یعنی جیاکاری ئەو جیاکاری حکوومەت ئەوێ حەکەم بێ ئێمە ئێستا کێشەمان لەگەڵ عێراقدا چییە؟ کێشەمان لەگەڵ عێراقدا قەیرانی حکوومەت نییە قەیرانی حکمە قەیرانی ینی حکوومەت بە هەر بێتە گۆڕی وانە هەر مالیکی بێ و هەر عەبادی بێ و هەر عەلاوی بێ و هەر بیرکردنەوەیان نەفسی بیرکردنەوەی کەواتە مشکلەکەمان لەگەڵ سیستەمی حکومەکەیە ئێمە لە کوردستاندا کە باز لە دەوڵەتی نیشتیمانی دەکەین دەبێ بەو شێوازە بین حکوومەتی ئێمە حەکەم بێ ئەرێ حەکەم جیاوازی دەکات لە نێوان ئەو تیپ و ئەو تیپ بە حەکەم دەبێ عادل دەشین مامۆستا بزانین ساڵ و خەت و مواصفاتین جوداهیên ئەرێنی و نەرێنی چ تشتن ڕاستە زۆر گرنگە لەم خاڵەشە ئاماژە بۆ ینی پێش ئەوە وەڵام دەمەوە ئاماژە بە خاڵێک بکەم کە لە ڕاستیدا گرنگە کەواتێ دەوڵەت دروست دەکەین لە کاتی دروستکردنی دەوڵەت تا زۆر گرنگە ئاگداری خاڵێک بین ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا پێی دەڵێن تەراکوم بە کوردی پێی دەڵێن کەڵەکەبوون کەڵەکەبوون ینی چی ینی ئێمە وەختێک کە دەوڵەتی کوردستان ڕادەگەیەنین چەند ئەزمموی پێشووترمان هەیە سەرکەوتوو لە ژیانی خۆماندا بەشێک لە سەرکەوتنمان هەیە ئەوانە وەرگین ئەوانە ئیلغانەکەینەوە ئەم عێراقی ئێمە تێدا دەژین کەلتورێکی خراپی فێری ئێمە کردووە پێ دەگوترێت کەلتوری لادان ینی هەر حکوومەتێک دێ تەراکومی نییە ینی چۆن ینی مەلەکی
کۆمەڵێک یاسای جوانی دروست کردووە مەلەکی سیستەمی پاشایەتی لە عێراقدا وڵاتێکی دروست کرد لەسەر هەندێک شتی باشی تێدا بووە کە 58 ئینقلاب دەکرێت کودەتا دەکرێت ئەبینی ئەو شتانە هەمووی فرەدەدن لە ئەنجامدا لە 58 بۆ 63 حکوومەتێکی دیکە دێ ئەوش هەموو ئەوانە دەکوژێت و لایەن دەبات و کەسەکانیش دەکوژێ سیستەمەکەش دەگۆڕێ لە پشتی 63 جارێکی دیکە لە 68 بەعز دێتەوە هەموو دەگۆڕێ لە 2003 ئەم حکوومەتە دێ هەموو دەگۆڕێ مالیکی بە جۆرێک کار دەکا عەبادی بە جۆرێکی دی ئێمە دەترسین پشتی عەبادی چۆن کار دەکات کەواتە دەبێت لە کوردستاندا کە دەوڵەتی کوردستان دروست دەکەین ئێمە وەکو ئەوروپیەکان تەراکومی بین هەتا بۆ وەکو ئەوروپی وەکو هەندێک وڵاتی دراوسێ ئەرێ کۆماری ئیسلامی ئێران یەکێ لە خاڵە جوانەکانی چییە ئەبینی شۆرشی ئیسلامی سەر دەکەوێت بەسەر شاهەنشا کە زۆر دژی یەکترن بەڵام کەلوپەلی شا ماوە ئەشیاکانی ماوە مۆزەخانەکەی ماوە خانۆکەی ماوە ماڵەکەی ماوە یاسا باشەکانی ماوە ئەبینی هەندێک لە پێشکەوتنەکانی ماوە هەندێک لە دەستوری سیاسەکانی ماوەستە خاڵە سفری دەست پێ ناکەن ئەوە ڕاستە درێژە پێدان ڕاستە مەسەلەن تۆ سێری ئەکەپە دەکەی لە تورکیا دێتە سەر حکم بە هەموو کەمالیزم فرێنادە ئیسیفادە لێ دەکە ئێمەش زۆر گرنگە ڕابردووی خۆمان فێری ئەمە بین یعنی ئەمە حتا لە وەزارەتەکان کێشەمان هەیە یعنی وەزیرێک لە حکوومەت وە کابینەی هەشتم نییە کابینەی یەکەم لەو وەزارەتە سیستەمێک پەیڕەو دەکا حکوومەت دەگۆڕێ کابینەی دووەم کابینەی سێم چوارەم پێنجم هەر وەزیرێک دێت دەستکاری دەکە ئێکاکە وڵات وا ناچێ بەڕێوە دەبێ ئێمە تەراکوماتمان هەبێ ئاگدار بین عملی تەصحیح ئەبێ یعنی پرۆسەی ڕاستکردنەوە هەیە باشەکان وەرگرا ئەوەی خراپە ڕاستی کەرەوە بەڵام ئەمە نابێتە مایی ئەوەی کە تۆ بێ ئەم شتانە لابی بەم سەر و سامەدوێت بپرسین پەیوەندیات دەوڵەتە نیشتیمانی ڕابردووی سیاسی چ پەیوەندی پێک هەیە ڕاستە ڕابردووی سیاسی زۆر گرنگە بوتمان باسی هەدم و بینە یعنی ئێمە چۆن دەڵێ شت بینا دەکەین یاخود دەڕوخێنین بینا دەکەین یاخود دەڕوخێنین ئێمە زۆر گرنگە لە ڕووی پەروەردەیی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لەم سێ ڕووە سوود لە ئەزمون وەرگین ئەزمونەکانی خۆمان ئەزمونە سەرکەوتەکانی خۆمان ڕابردووی خۆمان کەڵەکەی کەین یعنی ئێمە لە ڕووی کەلتوری هەندێک قسەی خراپمان هەیە لە ڕووی کەلتوری ئەڵێ کە تازە هات کۆن خەڵاتە ئەمە پندێکی پێشینانە بۆ مەجالێکی تەنگ گوتراوە باشە بەس ئێمە نابێت فکری ئێمە لە ڕووی سیاسی جوابێ شتێکی تازە هات کۆنەکە فڕێ بدەین نیهاتن کەون خەڵاتن ئادیتە ئەمە شتێکی خراپە ئەگە بهێنین بۆ بواری سیاسی ئەم تەفکیرە بێنین بۆ بواری سیاسی نابێ ئێمە لە گۆرانەکانمان دەڵێ هاوین زستان کە پرێ دەکەین و هاوین تێکی دەدەین و ئەمە چۆن دەبێ ئەمە خۆ نابێت لەگەڵ هەر وەرزێکە ئەمە شتێ بڕۆخین و شتێ بنیاد دێنەوە دەبێ بزانین دەبێ شتێک بنیاد بنین بتوانین لە هاوینی شافێنکی کەینەوە یعنی ئێمە باڵندەی کۆچەری نین ئێمە لە ڕابردوودا کۆچەر بووینە لە ڕابردوودا گەرمیان و چۆستانمان کردووە وانە زستان چوینە بۆ شوێنە گەرمەکان هاوین چوینە بۆ شوێنە فێنکەکان ئێستا دەبێت دەوڵەت یعنی چەسپاندن دەوڵەت یعنی جێگیربوون یعنی هەتا لە قورئانیشا بادیە جیاوازە لە قەریە من قەڕ یەقر و یەستەقر حتا قەریە مرکز المدینە ئابێ ئیستیقرار بکە ئیستیقراری کرد شوێنی ناخۆش بوو دەبێ خۆشی بکە نەک شوێنمان ناخۆش بوو بەجێ بێڵین بچین بۆ شوێنێکی دیکە ئەمانە هەرچەند شتی زاکارن لە کەلتوری ئێمە هەیە لە ڕابردووی ئێمە هەیە دەبێت شتە خراپەکان لا بدەین شتە باشەکان بێنینەوە سوودی لێوەرگرین و جارێکی دیکە بنیاتی بنین بەێ ڕابردووی سیاسیژی مامۆستات ناوبەرە لایەنین سیاسیین کوردستانی چەند کارتێکردن سەروێ چەندێ هەبیت ڕاستە ئێمە شتێکمان هەبووە لە ڕابردوودا مەسەلەن هەتا دەستەواژەیەکمانەی پێ دەگوترێ پاوانخوازی یعنی پاوانخوازی دەستەواژەیەکی کەلتوریە تێکەڵ بە سیاست بووە پاوان یعنی چی ینی مێرگێک شوێنێکەیە هی من بۆ خۆم دەیبم تۆ بیتە ناوی دەبێت بە شەڕمان یەک دەکوژی دەزانی ئێمە ئێستش ینی لەناو کوردستانە لە کووردا ئێمەش ئێستا خەڵک لەسەر زەوی دەکوژرێ لەسەر پاوان دەکوژرێ لەسەر ئاو دەکوژرێ لەسەر بەشە زەوی ینی ئەمە کارەساتە دەوڵەتە نیشتیمانیدا وێ چەندی جێ خونابیت ئەمەی بە یاسا هەبێ دەبێ یاسا ئەمە چارەسەرکە لە هەمان کاتیشدا دەبێت ئەم ئینسانە پەروەردە بکرێ بگوترێت تۆ ئینسانی زەوی دێتەوە جێگەی بە پێی یاسا وەری دەگریتەوە پاوان هی هەمومانە زەوی هی هەمومانە دەزانی ئێستا ئێمە هەندێک بەرپرسی نابەرپرسمان هەیە ینی دێت ئەو ئەرزە بۆ خۆی تەلبەندەکە تەلبەندی کردو و دەڵێ ئەمە شوێنی منە ئەکاک ئەوە شوێنی گشتیە ئەوە بە پێی یاساکانی دژەگەندەڵی دەبێ هەموو ئەمانە لێ وەربگیرێتەوە جا ئەم شێوازی پاوانخوازیە و ئەم شێوازی پاوانکردن و سیاجکردنی ئەم ئەرزە هەرکەس بۆ خۆی دەیبا ئەمە نابێت لە دەوڵەتی نیشتیمانیدا بوونی هەبێ مامۆستا بەرز دەمان بەحسا دەوڵەتە نیشتیمانی بکەین مەدوێ بزانین چ مەرج چ شەرت هەنە بۆ گەهاندنا وێ دەوڵەتی گرنگە وێ دەوڵەتی یەکەم شت
بە مەدەنیبوونی حیزبە سیاسیەکان ئاماژەم پێکرد بە مەدەنیبوونی حیزبە سیاسیەکان مەرجە بۆ ئەوەی دەوڵەتێکی مەدەنی هەبێ بە نیشتیمانیبوونی حیزبە سیاسیەکان مەرجە چونکە دوجار تۆ چێ دێتە سەر حکم چێ حکم دەکات لە وڵاتەوە حکوومەت پێک دێنێ حیزبی سیاسی تۆ حیزبی سیاسی دەبێ خۆی ئامادەکە لەگەڵ دەوڵەتی کوردستاندا کە بۆ هەمووانە کە لەگەڵ دەوڵەتی کوردستان دەوڵەتی نیشتیمانیە و نیشتیمانێکە بۆ هەمووان دەبێ حیزبە سیاسیەکان ئەندامێتیان کراوە بێ بۆ هەمووان و هەموو کەس بتوانێت لە هەر حیزبێکدا ئەندام بێ خاڵی دووەم دەبێ وەلا و دڵی ئێمە بۆ نیشتیمان بێ من حەقمە حیزبی خۆم خۆش بێت و حەقتە حیزبی خۆت خۆش بێ خەڵک حەقێتی ئاینی خۆی مەزەبی خۆی بەڵام دوجار نیشتیمانە نیشتیمان ئەو کەشتیەیە کە پێغەمبەر فەرمووی پێغەمبەر درودی خوای لەسەر لەو فەرمودەیە کە فەرمووی کەشتێکمان هەیە دوو تەبەقەیە لە هەندێک لەسەرەوەن هەندێک لە خوارەوەن وانە ئیدی هەندێک دەڵێ من بۆچی بچم ئەو بێنم و کونی دەکا کە کونی کرد ئەو کاتە هەر ئەوانەی خوارەوە غەرق نابن ئەوانەی سرش غەرق بۆتە ڕوح ڕیاضی نیشتیمان ماڵی هەمومانە کەشتی هەمومانە دەبێ هەمومان بیپارێزین هەمومان دەبێ بیپارێزین خاڵی سەرەکی ئەوەیە سیاسەکانمان لە ئاستی نیشتیمانیدا جیاوازیەکان لە یەکتر قبولکەن چۆن دەڵێ جیاوازیە سیاسەکان لە یەکتر قبولکەن هەر حیزبێک بە پێی یاسای ژمارە حەفتەی ساڵی 93 مادام مۆڵەتی پێدراوە لە وەزارەتی ناوخۆ حیزبی ئەم وڵاتەیە دەبێت بە پێی یاسا مامەڵەی لەگەڵدا بکرێ لە ڕووی هەیکەلیەتەوە دەوڵەتی نیشتیمانی زۆر گرنگە پێداچوونەوەی پێبا بکرێ ناگوترێ وڵاتێکی وەکو چین ملیارێک و 200 میلیۆنە وانە ڕەنگە 15 وەزارەتی هەبێ ئێمە لە سەردەمێکا 42 وەزارەتمان هەبوو بۆ هەرێمێکی بچکۆلە ینی هەیکەلیەتی ئیداریمە و ڕۆتینیمە نیشتیمان پەروەری کەم دەکاتەوە چۆن تۆ دەزانی خەڵک لە چیە ڕقی لە نیشتیمانی خۆی بۆتەوە لە کوردستان دەڵێ وەختێکە دەچمە دام و دەستگاکانی حکوومەت ئیش و کارەکانم ناڕوە ئەو دەڵێ ئەو پەنجەرێ ئەو دەڵێ چۆبەری ئەو پەنجەرێ ئەو دەڵێ ئەو ژووری ژمارە ئەوەندە ڕۆتین تۆ لەو کاتە چیت پێ تۆ نیشتیمانت خۆش ناوێت دەڵێ دەچمە ئەوروپا دەچمە وڵاتێکی دیکە بە ئاسانی لە ماڵی خۆت دانیشتوی مناڵی تۆ هاتە لەدایک بوون مناڵ لەدایک بوو یەکسەر دەڵێ بە ئیمێل ناوی خۆی بۆ دەنێری و ڕێکار ئەلکترۆنی دێتەوە ماڵی خۆی کەواتە یەکێک لەو شتانی کە نیشتیمان خۆشەویست دەکات لە لای هاو نیشتیمانی ئەوەیە کە نیشتیمانەکە دەبێت دام و دەستگاکانی لە خزمەتی هاوڵاتی دابێت مامۆستا vê xalê jî bizanîn xala lawaziya gelê Kurd çi ye dîroka niştimanî da ئەو ڕۆژهەڵات ناسانانی کە هاتوونەتە کوردستان هەندێک خاڵیان بۆ دیاری کوردی من زۆرم لەوانە خوێندوێتەوە ڕۆژهەڵات ناسی وەبزانم ڕووسی نیکیتین دەڵێ خاڵی لاوازی کورد دوشتە یەک کورد لە نێوان خۆیاندا گەلێک تێکەڵن بەڵام تەبانین ڕووی جڤاکیە دەبینی تۆ لە شایی و لە هەڵپەرکێ و لە هەموو ئەوانە نبینی یعنی کەس ناناسێ بەڵام هەر کەس وا دەزانێت شایی ئەوە بەڵام لە یەک کاتدا یەک گرفتێکی بچکۆ لە ڕوودا کەسێک تەماشا یەکێ بکات بە مۆنیەوە بە نەوعێکەوە شەڕێک دەست پێ دەکات دەمانچوو کڵاشین کۆفی تیا بەکاردێنێ کەواتە ئێمە تێکەڵین بەس تەبانین تێکەڵین ئختلاات لەناو کووردا ئختلاات زۆر باشە ئەvە دیاردت جیهانا ئیسلامیە هەمێدانە بەخوایمونە ملیونەکە کەسال بەری ڕەشدی زڤریتن بەڵام هەمان دەمدا ڕەنگە ناکوکێکە زۆریش لەوێنە بەس دێنە وڵاتی خۆیان وا لە کە دێنە وڵاتی خۆیان جامە چیە مانێ پەروەردەی دەوێت ئەمە بۆیە مامەباتەوە سەر خاڵی دوم ئەوەیە دەڵێ کورد ناتوانی ئەمین بی لە چی ناتوانی ئەمین بی لە ڕەفتار و گفتاری بە بەردەوامی ینی چۆن دەڵێ کورد ئامادەیە لە لەحزەیەکە 180 لە بگۆڕێ ینی چۆن ینی لە لەحزەیەکە دەیبینی ئەم کووردە موسڵمانە دەچێت بەدەمی ئینسانێکی غەیرە دینی خۆیەوە یارمەتی دەدات دەڵێ ئەم ئینسانە زۆر متەسامیح ڕاستەواشە بەڵام لە لەحزەیەکی دیکە هەر لەگەڵ هاوڵاتیەکی کوردی خۆی دەیبینی لەسەر شتێکی بچووک شەڕی دەبێ بڵێ مێشک ئەو نمونە دەلوی دەستی دەڵێ مێشێک لەسەر لوتە مێشێک لەسەر کەپوتە هەر ئەوەندەی پێ بڵێ دەڵێ بە کلاشین کۆفێک لی دەدا دەیکوژێ دەڵێ ئەم ئینسانە هەر ئەو ئینسانە بوو زۆر سەیرە ئەوە ڕاستەقینەیەکە ئێمە چونکە گەلێکین فطرین ینی گەلێکین پەروەردە نەکراوین دوژمن ئێمەی پەروەردە کردووە یا بەمانایەکی تر بڵێم ئێمە نەپەرژاوینەتە سەر پەروەردەکردنی خۆمان ئێمە گەلێکین بەردەوام لە مقاومەت بووینە بەرامبەر بە دوژمنان لە ئەنجامی ئەمەدا ئەم خاڵە لاوازەمان ماوەتەوە کە لە پرێکا تۆ دڵت خۆشە یەکێک ئەڵێ وعدت پێدا دەڵێ بەڵێ یەک هەڵەیەکی بچووک بەرامبەری بکە بەیان دەڵێ نەخێر بی چۆنە ئەمە لە لای گەلانی پێشکەوتووانە لای گەلانی پێشکەوتوو دەڵێ ئەو هەڵسو کەوت و ڕەفتارەی تۆ کردت بەرامبەر من ئەوە لە جێی خۆی بەڵام بڕیارە سیاسیەکەم ناگۆڕم لای ئێمە دەڵێ فلانە کەس تۆ بۆچی دەڵێ بەڵێ دەڵێت چونکە ئەو دەڵێ نەخێر بۆ دەڵێ نەخێر من دەڵێم
ئەمە هەڵەیەکی گەورەی مامۆستا بەڕێز دەمێ مێ بەرەف دوماهی چیت و دوو خۆڵک مێتمان و هەندێک پرسیارێت گرنگ ژێتمان مەدوێتە نەکەرجانە بێتە کورتیژی بیت بەرسەوان بدەیت ڕۆلی گەشە پێدانە بەردەوام چییە دەوڵەتان نیشتیمانی ڕاستە خاڵێکی زۆر سەرەکی بوو لەو خاڵانی کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم ئاماژەی پێکرد لە دەوڵەتی کوردستاندا بێتە باسکردن گەشەپێدانی مرۆیە بەمانایەکی تر گەشەپێدانی بەردەوام تەنمیەی مستەدام سستینەبڵ گەشەپێدانە مرۆڤی چ ڕوویدا سستینەبڵ دیڤلۆپمنت چارەسەری ئەم حاڵەتەمان بۆکە کە بەشێکان بریتە لە گەشەپێدانی مرۆیی نەتەوە یەکگرتوەکان بزانە ئێمە 25 ڕفراندۆم ناکەین نەتەوە یەکگرتوەکانیش لە 25 نۆی 2015 بەری 2 ساڵ 25 نۆی 2015 دەڵێ تا 15 ساڵی دیکە وەتە تا دەگەینە 2030 نزیکەی چی داناوە نزیکەی تقریبا 169 هۆکاری داناوە لەگەڵ 17 ئامانج و 169 میکانیزمی داناوە لە ماوەی 15 ساڵدا لە 25 نۆی 2015 تا 25 نۆی 2030 پێی بگەین ئەوش ئەوەیە بە پلەی یەکەم دەبێت چی بکەین بە پلەی یەکەم دەبێت گەشەپێدانی مرۆی ئەم خاڵێکە باسم ئێمە وەکو خەڵکی کوردستان گەشەپێدانە مرۆڤی چ بواردەمە بەو مانایی کە ئێمە ئەبێت ئەم مرۆڤ ماناکانی تەنەوع و فرەیی قبول بکە تحملی یەکتر بکەین چۆن دەڵێ دیموکراسی پیادە بکەین دەوڵەتێکی نیشتیمانیمان هەبێ مرۆڤەکان ئاین و ئاینزاکان یەکتر قبولکەن جیاکاری نەکەن دژ بە یەکتر لە هەمان کاتیشدا خاڵی زۆر سەرەکی ئەوەیە کە چۆن دەڵێ لەو بابەتانێ ئەوەیە کە مافی ئافرەت بێتە پاراستن مافی ئافرەت وێژی بکەینە پرسیار دێ چ ڕوول هەبیتن ئافرەتێت ناوێ دەوڵەتە نیشتیمانیدا کورد تا ئێستاکە لەو خاڵانەی کە زۆر جێگەی بایەخی زلهێزانی دنیا بۆ دەڵێن کورد مافی پێکاتەکان دەپارێزێ یاسای بۆ پێکاتەکان دەرکردووە دیموکراسی لە بە شێوازێکی ڕێژەی لە کوردستاندا هەیە بەس خاڵێکەیە بێ ئاگداری بین هەموو ڕۆژ هەڵات ناسەکان کە هاتوونەتە کوردستان گوتوانە نە فارس و نە تورک و نە عەرەب هەرسێنەتەوەکەی دراوسێمان هیچیان وەکو کورد ئافرەتیان وەکو کورد سربەخۆ نییە ئافرەتی کورد سربەخۆیە مافی بڕیاردانی خۆی هەیە خۆی بڕیاری خۆی دەدا کەواتە لەو دەوڵەتە نیشتیمانی دروستی دەکەین لەو دەوڵەتە کوردستانی دروستی دەکەین چەند بایەخمانداوە بە پێکاتەکان و بۆ بە زمانەکان و بە ئاین و ئاینزاکان دەبێت پێگەی ئافرەت دەو دەوڵەتەدا زۆر لە پێشەوە مامۆستا چەند خۆلای چەند چرکەیەکی زۆر کێمدا بەدوێت بزانین ڕۆحە دینی ئیسلامێ چەند فاکتەرە و پاڵدەرە بوو دەوڵەتەکان نیشتیمانی ئەو ڕۆحە زۆر گرنگە کە دوورمانەخاتەوە لە نەژاد پەرستی بادەم باسی ئاینت کرد باسی بە پەلا باسی مامۆستا پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بکەم بە ڕەحمەت بێ دەڵێ لە کاروانی ژیانمدا دەڵێ ینی ئاین ڕۆحەکەی زۆر گرنگە بەڵام زۆریش گرنگە ئێمە ئەو ڕۆحەتیاماندا هەبێ دەڵێ وەختێکە لە مستر دەمخوێن بۆ دکتۆراکەم لەوێدا چەند وەزیرێکی عێراقیم دەبینی کە لە دەستی ڕژێمی بەعس هەڵات بوون بۆ ئەوێ ینی دوژمنی ڕژێمی بەعسن دەڵێ لەوانە ئەو کەسانی کە ئەو کاتم من لەوێ بینیم ینی سیانیان وەزیر بوو یەکێکان مدیری ئاسایش بوو لە وەزارەتی ناوخۆ دەڵێ ئەو کات دەوروبەری ساڵەکانی 7 بۆ 74 بوو حکوومەتی بەعس دەیگوت کەرکووک لە نێوان شۆڕشی کورد و لە نێوان کورد و دەوڵەتی عێراقدا بە ئیدارەیەکی هاوبەشی هەبێ با کەرکووک بەشکەین لە ڕووی ئیدارەوە دەیگوت حکوومەتی بەعس بەوە ڕازی بوو کەچی ئەوانەی ئۆپۆزیسیۆنی بەعس بوون لە قاهیرە دەژیان دەیانگوت کەرکووک عەرەبیە نابێتە بزانێ ئێمە چ دەڵێ ئەمانە مسلمانیش بوونە کەواتە لە ڕاستیدا ڕوحی ئاین زۆر گرنگە کە ڕوحی تەسامح بێ ڕوحی یەکتر قبولکردن بێ ڕوحی فرەیی بێ ڕوحی ئینسان دۆستی بێ چونکە خوددا خۆی هەموو ئینسانەکانی دەستێتت خۆش زۆر سپاس گەلمە بووی هەتا دوماهیا خەڵکی و بەرسەردانەوان پرسیارانە ڕێزداران ڤی ئاوایی دەهێنە دوماهیا vê xelekê berî xatira xwe bixwazîn سپاس بووان هەفکارات گەلمەت ماندی بوون و سپاسیەکە تایبەت jî بۆ هەمی بینەرên بەڕێز کە گەلمەدا بوون تا دوماهیا خەلekê دێنگ و هێلین ژێر چاودێریا خودای مەزە و درۆڤان ببینە بخێر و شاد